بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچەوەی چارەشەکانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەردەوامە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت. دیارە ئەم هاوکاریانی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامی هەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە ماوەی ڕابردوو سەبەتەی خۆراشیان بەسەر ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوچەکەدا بەشکرد. لە ئێستادا کە هاوڵاتیان لە دۆخێکی خراپی داراییدان ئەم هاوکاریانەوە کاتن کەوا بارگرانەی سەرشانیان کەمێک سوو کاتە. دەستخۆشی لەو بەڕێز و خۆشەویستانە دەکەم کەوا هەستاون بە یارمەتیدانی ئەو خەڵکە کەم دەرامەتە ئەوانە ئینشاڵڵا خۆشەویستی خوای گەورن مادام ئیماندارن وە شاکرن بۆ یەکە خوای گەورە بەسەری هێناون ئەگەر بتانەوێت خۆشەویست بن لە لای خوای گەورە لە لای خەڵکیش ئەوە دەبێ هەدیە بدەن یەکتری جا ئینسانی مسلمان ئەگە بەو شتانەوە جوانە ئەگەر ئەو شتانەی لێدار ناخوا نەخواستا دەستی بە شاحیحی و ڕەزیلی کرد لە خوا دوورە بێ لە عایلێ خۆی دوورە بێ لە خزمەکانی دوورە بێ لە مجتەماع دوورە بێ و لە ڕەحمەتی خوای گەورە دوورە بێ. وڵی زۆر زەرورە خوا خێر و بنویسی خوا خێراوەش بنویسی کە ئەو هاوکاری بەنگۆدایە زۆر باشە و لۆ فەقیر و ژارە زۆر پێویستی پێ و خوا خێر و بنویسی خوای گەورە پاداشت بدەێتەوە. زۆر زەورە خوا خێرتان و سێخواڵێتان ڕازی بەڕاستی زۆر فەقیر و هەژار هەر زۆرە و ساڵە وای گەورە پاداشتی بە خێرتان دێتەوە هەستان بە دابەشکردنی ئەو یارمەتیە بەڕاستی لەوانەیە هەزاران خەڵک ئێستا هەبینان نەبی ئێوارێ بخۆ لەوانەیە هەزاران ماڵ هەبی نەتوان جلوبەرگ لۆ منداڵەکان دابن بکە خوا خێرتان بنووسی خوا پاداشتی بە خێرتان بداتەوە ئینشاءڵڵا. سەرەتا زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین وەروها سپاسی ئەو خێرخوازانەی کە هەستاون بە پێشکەشکردنی خێر و سەرقاتەکانمانی پیرۆزی ڕەمەزان کە دەستگای خێرخوازی بەخشینیش بەو پەڕی ئامانەتەوە ئەو خێر و ئەو سەرقانە ئەبەخشێتەوە بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتەوە کەسانی نەخۆشی گشت شوێنەکان گشت پارێزگاکان و گشت قەزاکانی کوردستان خۆتە نەزانن کە لەو ساڵانش ڕێژەی هەژار لە دەوەری سووران بە تایبەتی باڕێنگەلێک زۆر بووەوە ڕێژەی نەخۆشی زۆرە ئەو کەسانێکەوە پێویستیان بە کڕینی عیلاج و دەرمان یاخود ئەوانەیە کەوا لە ڕۆژانی جێژندا پێویستیان بەکردن پێداویستیە دەستگای خێرخوازی بەخشین بۆ پەڕیامانەتەوە هەسە بەدابینکردنی پێداویستەکانیان. دەستخۆشیتان لێ دەکەم خوای گەورە پایدارتان کە خوا پاداشتاندا تۆ بەڕاستی مامۆستا کەسی فەقیر و کەمەرامەت ئەوەندە زۆرە لە شاری سۆر وەڵڵی کەسی ئاوا هەیە ینی لە توانای دانیە بەڕاستی سەرفترە بدا لە ماڵێ. الحەمدولێلا زۆر زەرورە چونکە مامۆستا یانی ئێستا خەڵکی ئەوایە چاوەڕێ ئەوەندەی دەکاتن بۆ مناڵەکانی هەر نەبێت جلوبەرێک پێکڕێ خواردنی جەژن پێکرە بۆی چاویانە دەستی خەڵک نەبێ مناڵەکانی یعنی حەز بە لاوازی نەکەن. ئمڕۆ لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازی خوای گەورە پاداشی داتەوە هەستاین بە دابەشکردنی 25 ملیۆن دینار بەسەر کۆمەڵێک خەڵکی هەژار و نەداری ناوچەکە کە لە
حەریر و خەلیفان و سۆران و ڕەواندوز و چۆمان و دەوروبەری گرتەوە خەڵکێکی هەژار و کەم دەرامەت لە خەڵکی بێباوک و خەڵکی هەژار هاوکاریمانکردن خی پەروەردگار پاداشتی خێری ئەو خێرخوازە بداتەوە خی پەروەردگار پاداشتی خێری هەموو خێرخوازان بداتەوە کە دەسواڵان بۆ خەڵکی هەژار و نەدار.